هیچ کەس نازانێ کە ئەم دنیایە چەند هەمە جیزەی ڕەنگڕەنجی تایە. یەکێ هەر لە شوێن پارە حەوداڵە، لە مسچێن بووە بە زەردەواڵە. وەک هەنگ لەم و لەو هەنجی نەگرێ، کە پێیەوەدا کەچی خۆی ئەمرێ. کەم پارەدارم دیوە تێر بخوا، بۆی دێتە بەرهەم لە پڕخۆی دەڕوا. پارەی میراتیش میقڕۆبی شەڕە، برای میراتخۆر دەست بە خەنجەرە. وەرە بنوارە دەحوای مەحکەمە، زۆری میراتە دەحوای ترکەمە. هەندێکی تریش کەوا بێپارەن، هیچ قەدریان نییە لەگەڵ ئاوارەن. هەر بەداخەوەن دەڵێن ئاخ پارە، دنیا بۆ پارە لەگەڵ تا یارە. دەوڵەمەند پارەی بە کەس نەداوە، ئەم گشت عالەمەی هەڕوا لە دواوە. هێندێک کەوتونە دەریای سیاسەت، بە قینەبەری بوونە سیاسەت. قینیان لەوەیە ئەم داهیانە، زادەیش نین سەریان لە ئاسمانە. کردەوەت باش بێ چاک و بەڕێوجێی، کە خوادا هیچ کەس ناڵێ کوڕی چێی. هەندێک خوا بۆ شەڕ هێناوینە دنیا، وەزەندی خەڵکیان ئەوێ بەتەنیا. کەڕە جەلاد بوو دەیوت دەقچێنم، بە لینگە فرتێ نەشئەی خۆم دێنم.